ای رفیقانی طریقت دردی عشقم چارکن بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر. هونەرمەندی ئەم جارەمان مامۆستا فرانسیس داوت
مامۆستا فەرەنسیس داود یەکێک لەو مامۆستایانەیە کە هەتاکو ئێستا لە شاری سلێمانی خزمەتی بە مۆسیقا و گۆرانی کوردی کردووە و لە سەردەمی زێڕینی مۆسیقای سلێمانی و تیپی مۆسیقای سلێمانیە لەم شارەیە بووە. مامۆستا گیان زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی. زۆر سوپاسانەکەم و بەخێر هاتنتانەکەم سەرچاو بەخێربێن. هەربژیت مامۆستا ڕواڵی بەرنامەکە وایە هونەرمەندان خۆناسانیکان هەیە یا مامۆستایان خۆناسانیکان هەیە بۆ خۆیان بابزانین مامۆستا فەرەنسیس داود کێیە؟ بەڵێ من ناوم فرانسیس داود یوسفە لە سلێمانی لەدایک بووم ساڵی 1946 و هەر لە سلێمانیش سەرەتایم تەواو کردو و ناوەندیشم تەواو کردو و لێوە چوومەتە پەیمانگەی مامۆستایان لەوێ لە دووەم ساڵەوە کە دەستم کرد بە مۆسیقا لەوێ فێری مۆسیقا بووم و دوایەوە تیپی مۆسیقای سلێمانیمان دامەزران و لە چالاکی هونەریشم کردووەکو سەرپەرشتیارێکی هونەری بوو مۆسیقا و تا ئێساش هەر بەردەوامی. یعنی بەس هەر لە ڕشتەی مۆزیکا خوێندووە. بەڵێ مامۆستا با کە باسی تیپ مۆسیقای سلێمانیت کرد تیپی مۆسیقای سلێمانی بیرۆکەکەی چوون بوو دامەزرا ساڵی چەند دامەزرا کێ بوون ئەندامانی ئەو تیپە لە سەرەتاوە فەرموو. ئێمە کە لە پەیمانگەی مامۆستایان بڵێ خانەی مامۆستایان کە لەوێ فێری مۆسیقا بووین لە سەردەستی مامۆستای گەورە مامۆستا ویلیەم یۆحەنا من و کاخالیل بە یەکەوە لە یەک وەجبا بووین پێش ئێمە مامۆستان وەرقەرەداخی و مامۆستا حەما حوسێن و ئەمانە لەوێ کاریان کرد من و مامۆستا خالیل و جەمال شادانیش لەوێ ئەو ساڵە کە دەستمان پێ کرد بەڵام ساڵی یەکەم کە چوینە ئەوێ مامۆستا ویلیەم فێری نەکردین وتی ئەبێ خۆتان ئامێرتان هەبێ بۆی لە ماڵەوە پرۆڤە بکەن ئەو بۆ ئەو ساڵەمان هیچ ڕۆی بۆ ساڵی دووەم کە چوونە پۆلی دووی پەیمانگاکە چوون بۆ بەغا ئەو هاوینە چوون بۆ بەغا دوو کەمانچەم هێنا یەکیان بۆ من یەکیان بۆ کاخالیت بۆ ساڵی دووەم دەستمان پێ کرد ئەوە بوو دە ڕۆژی نەخایەن مامۆستا ویلیەم نەقڵ بوو بە سەریان ڕۆی مامۆستا حازم حەداد هات مامۆستا حازم حەدادیش ئەویش مۆسیقایەکی بەهرەدار و پێشکەوتوو بوو لە ئامێری عودا بەس ئەیزانی کەماچەش بڵێتەوە کەماچەکە ئێمە کەماچەمان کڕی بوو چەند دەرسێکی پێوتین و لەگەڵ یان ڕۆژینە تا لەوێ تەخەڕوجمان کرد و دەرچوین دوای ئەوە هەر لە چالاشی هونەری ئەو کاتە دەورەیەکیان کردەوە خولیشی مۆسیقایان کردەوە ئیتر من و کاخالید و ئەوانەی کەوا بڵێن تازە دەستیان پێ کردووە چوینە ئەو دەورەیەوە مامۆستا ویلیەم یۆحەنا دەرسیەوتەوە لەگەڵ مامۆستا ئەنوەر قەرەداخی تقریبەن مانگێکیش زیاتر ئێمە لەوێت بەردەوام بووین ئەنجا لەو فترەیە کە ئێمە ئەو دەورەیەمان بینی نەختێتر هەسمانەکە کە شتێک ئەزانین هاوینەکەی چوین مەکتەبی هینمان وەرگر مەکتەبی پێشکەوتنی پێڵێن ئێستا وسا تەطبیقات دارالمعالمینیان پێوت لە شوێنی باخی دایکە ئێستا مەکتەبێکی پێشکەوتو چاک بوو هاوینەکەی ئەو مەکتەبە ماوەرگرت دەستمان کرد بە پرۆڤەکردن بۆ خۆمان پرۆڤەی تر هەرێکە بە ئالەتەکەی خۆی پرۆڤەیە کرد ئەو کاتە من بووم کاک ئەنوەر قەرەداخی بوو کاک خالید بوو کاک جەمال شادان بوو کاک حەما حوسێن بوو کاک سەربەست بوو سەربەستی حەمەی لەیلێ برای مەحمووی حەمەی لەیلێ کە گۆرانی بێژێکی بەناوبانگ بۆ وەختی خۆی کاک فەرەدون دەرتاشیش هات فەری ئیساش هات ئەو ساڵە بەغا ئایان خوێنەوانە لە مەحەد بوون هاتن لەوێ ئیتر ئێمە ئەو هاوینە یعنی بەردەوام بووی لە پرۆڤەکردنە لە نهایەتی بڵێن نزیکی کۆتایی بڵێن پرۆڤەکانمان وتیان وەرن حەفلەیە بکەن بۆ هێن بۆ نەخۆشەکانی سلێمانی لە خەستەخانە لێوە نزیک بوو سەر و خۆمانەوە بوو ئێوتمان حەزەکەین ئەوەڵ جارمانە چنە سەر بڵێن بۆ خەڵک مۆسیقا ئاژەنین شتێکی خۆش بوو لامان چوونە حەوشەی خەستەخانەکە لەوێ هینێکیان بۆ دروست کردین وەکو بڵێن شانۆیەک سەکۆیەک دروست کراوە ئێمە چون مۆسیقامان لێو نەخۆشەکانیش هەموو بە قەرەوڵەکە هێنان لە باخەکە دایانە ئیتر زۆر ینی شتێکی سیر بوو لە لامەکە خۆمان احتیماکەینە سەر خۆمان و
مۆسیقا لێبین ینی شتێک ینی هەست بە هینێکە کرد ینی گۆرانیشتان لەگەڵ بوو بەڵێ گۆرانی محموود سابونچیمان لەگەڵا بوو ئەو کاتە یەک دوو دوانی کەشمان لەگەڵا بوو ئیتر هەستمان کرد کە ینی وجودی خۆمان خەریکە ئەسەلمێنین ئیتر ئەو حەفلەیەمان کرد تەمان بە بەلاژ ینی بە پارە مقابل نەبوو دوای ئەوە هاتینەوە بڵێن لە هەر مەکتەبەکە لەوێ دانیشتین و بیرمان کردو باش ئێمە وەکو گروپێک ئێستا ئیشمان کردووە لە شوێنێک و شتمان لێیاوە خەڵکێکەش بەدڵی بوو ئەمانە بۆ ئێمە بیرمان کردەوە بۆ نەبین بە گروپێکی ڕسمی گروپێکی کەوا فەرمی بێ ئەمرمان بۆ دەرسێ ببین بە تیپێکی بڵێن کە ڕسمی بێ و ئیش بکەین ئیتر ئەو بوو ئەو فکرێمان ها بە خەیاڵە ئیتر ئەو جەماعەتی کە لەوێ بووین من و کاگەنۆر و کا خالید و هەمە مامۆستا حەماسێن و کاک جەمال شادان و فەری عیسا و سەربەست محەممە و لەگەڵ کاک فەریدون دارتاش ئێمە ئەو فکرێمان هەبوو ئیتر داوای ئیجازەمان کرد دوای ئەوە بە ڕسمی داوای ئیجازەمان کرد لەگەڵ تیپی نواندنی سلێمانی ئیجازەکەمان کە هاتەوە بە ناوی تیپی نواندن و مۆسیقای سلێمانی بوو ئیتر چەند حەفلەیەکمان کرد و لێرە و لە هەولێر و سەرکەوتوانە بوو لەگەڵ شانۆگەری و مۆسیقا و حەفلەوەمانەمانە کرد ئیتر دوایی تەماشامان کرد ئەو تەبیعەتی ئیشی ئێمە لەگەڵ تەبیعەتی ئیشی شانۆ جیاوازیەکی هەیە لە کاتی ئیشکردنە هەردووشی هەر هونەرە بەڵام جیاوازیەک هەیە دوای ئەوەی ترەوە بوو داوای ئیجازەمان کرد بۆ خۆمان بەس بە تەنیا ینی بکوم بوو تیپی مۆسیقای سلێمانی داوای ئیجازەمان کرد و ئەو بوو لە ساڵی 1970 بوو ئیجازەکەمان هاتەوە ئەو کاتە کە داوای ئیجازەت کرد ئەبوایە دوانیاسیانی لە ئەندامی دەستەی بڵێن دامەزرێنەری ئەو تیپە بە ڕسمیە بێ خەریجی هونەرە جوانەکان بوو بێ بە ڕسمی ئیتەوە بوو کاک فەری عیسا لە هێن دەرچوو بوو لە هونەرە جوانەکانی بەغا دەرچوو کاگولێن بوو لە هونەرە جوانەکانی بەغا دەرچوو فەریدون دارتاش لە هونەرە جوانەکانی بەغا دەرچوو ئەو سیانەمان تیاڵ کێش کرد لەگەڵ ئیجازەکە بۆی زوو بێتەوە و ئەترازی لێ نەگرن ئەوە بیتی تیپی مۆسیقای سلێمانی خۆی بە ڕسمی لە ساڵی 1967ەوە ئیجازەی ئیشکردنمان هەیە و فترەیە لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی بێکە دوایی ئێستا بڵێن چۆن ئیستیقلالمان وەرگرت و خۆمان بە تەنیا تیپی مۆسیقای سلێمانی تا ئێساش ئەو تیپە هەر بەردەوام ئەو بەردەوامیتانە هیوادارم هەر بەردەوامتر بن مامۆستا چون تیپ مۆسیقای سلێمانی بەڕاستی شۆڕشێکی بێوێنەتان کرد لە شاری سلێمانی ئێوە خزمەتێکی باشتان کرد بۆ مۆسیقا و گۆرانی کوردی ئەوەی کە باست کرد سەرەتای دەستپێکردنی کار و دوات جار تیپی مۆسیقای سلێمانی دامەزرانی و کارەکەی تیپ مۆسیقا لەوە کە دامەزرا و بەردەوام چیتانە کرد و چی بوو ئەو چالاکیانەی کە هەتان بوو ئەو چالەکانی کە هەمان بوو هەموو ئاهەنگێکمان کردە لەسەر شانۆ یەک دوو سرودمانە خسە ناو هینەکەەوە منهەجەکەەوە ناو پرۆگرامەکەەوە چکە بەڕاستی ئەو کاتە تقریبا حکوومەتی ئەو کاتە دژی ئەو شتانە بووکەوە ناوی کوردایەتی و ناوی مەسەلە کوردستان و ئەمانێتە بەس ئێمە ئەمان کرد لەگەڵ مەجموعەیە گۆرانی و مۆسیقاتی هەڵکێشمانە کرد تەرجیحیانە کرد بۆمان لە تەلەڤیزیۆنەوە بەڵام لیان نایەوە ئێستا بڕوا بکە هاچی سرود هەیە ئێمە ئەکسەرێتی یعنی سەیینەوەی سرودەکان ئێمە تەرجیحمان کردووە بەڵام هیچی لێ نایەتەوە ینی بڵێن تا ئێستا لەوانەیە هەر تێکیشان نابێت ئێمە ئەومانە کرد دوای ئەوە ئێمە زیاتر بە شتی ئەو کاتە شتی عەرەبی باو بوو شتی عەرەبی باو بوو چکە تەلەڤیزیۆنی کوردی نەبوو شت نەبوو ئەوەی مەسە کە باو بوو لێ گۆرانی کەلسوم هەبوو گۆرانی بڵێن عەبدولوەهاب و فەری ئەطرەش و عەبدولحەلیم حافز و نەجات سەغیر ئەمانە یەک گۆرانی نەک گۆرانێکی مەقتەعێ لە مۆسیقاکەیمان پێشکەشە کرد مۆسیقای خۆشمانی تیا بووە هەر ئەمان کرد دوای ئەوەش ئیتر گۆرانی بە گۆرانی فۆلکلۆری ئەمانەوە دەستمان پێکرد تر گۆرانی فۆلکلۆری ئەوە حەسەن زیرەک بیوتایە ئەوەی مەسەلە تار تۆفیق عەلی مردانە ئەمانە هەموو تیاڵکێشمانە کرد و مەجموعەیەکی باشمان حازرەکە یا بۆ سەر شانۆ بە حەفلەیەک تەقدیممانە کرد یاخۆ ئەوە تا هەر ئاین ئەو شتانەمان برد لە تەلەڤیزیۆن تەسجیلمانە کرد لە کەرکووک
ئیتر ئەوە بوو ینی گۆرانیەکانی ئەمەتر بڵاو بوو و ئەو جۆرە ئیشی یا ئەو سیستەمێکی ئێمە ئیشمان لەسەر کرد ئەو گۆرانیانە سیستەمێکی زۆر زۆر ینی قاسی بوو ڕق بوو ینی یەکێکە گۆرانێکی بهێنا یا هەر مطربێک یا برامی خەیاتە یا مەسەلا کەریم کابانە قار کابانە عوسمان عەلیە ئەمانە کە یان هێنا ئەبوایە لیژنەیە بیبینیان لیژنەی هونەریمان پێوت ئەو لیژنەی هونەریەتی جاریوا بوو 5 کەس بوو جاریوا بوو 6 کەس بوون هاتین تقریبا هەفتەیەک ئێمە دراسی ئەو گۆرانیامانە کرد ئایا ئەشێ ئەمە بڵاو بکرێتەوە ئەشێ ئەمە بکرێ بە گۆرانێکی کوردی چەنی کوردی و چەنی مەسەلە لە نزیکە لە عەرەبیەوە لە فارسی و لە تورکیەوە ئێمە ئەمانەمان پوختە کرد ئەتانویست پاکی بکەنەوە بەڵێ پاکێکە بە کوردی پەتی بەڵێ ئەنجا ئەو نسبەتی کە دامانە بۆ گۆرانی ئەگەر ها سەی شەسیشی بەلای کوردیا بڕوا هەر باشترە جاری وا بوو مەسەلە لەوە زیاتر یاوەی لەوە کەمتر وایە هینمان ناکە بە ساحێبەکەیمانەوە مەسە گۆرانی بێژەکە کە لەحنەکەی هێنا ئەم بڕۆ چاژیکە ئەو شوێنە چاکە ئەمە لە شتێکی عەرەبیە ئەمە لە شتێکی فارسیە ئەمە ئەمان نیشتە کوردیەکە بە خاڵسی و بە پوختی بێنینە کایەوە بڕوان ناکەم ئێستا ئەو تیپانەی ئێستا هەیە لە هەموو شوێنەکە ئەوە ینی پاچی کاتەوە پوختەی کاتەوە لیژنەیەکی بۆ دانێ من بەڕێی من ئەوە کاتە شەر اختراحم کرد مەفروزە هەچی تەلەڤیزیۆنەکانیش هەیە تەلەڤیزیۆنەکان هەرچەند ئێستا زۆری حزبین ئەیوتم قەیناکە حزبیە بەڵام تو ئەم تەلەڤیزیۆنە چێتە هەموو ماڵێکەوە یعنی پێویست ناکە تۆ گۆرانێکی عەرەبی بۆ بکەی بە کوردی مەسەلا یا گۆرانێکی تورکی بۆ بکەی بە کوردی بە لیژنەیەکە بێ ئەمە تەصفیە بکە وەختی خۆشی لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان من و کاخالید و کاگەنوەر لیژنەیەکی هین بووین تەصفی ئەو گۆرانیانە بووین تەصفی گۆرانی ئەوەی بەهاتایە بۆ نسبەتی کە ئەڵێم ئەوەشی کوردی نەبووە نەمانێژ یعنی تقریبا ئێمە مانگێک زیاتر لێ بووین یەک گۆرانیمان وەرنەگرت یا مۆسیقاکەی باش نەبووە یا گۆرانەکەی باش یا دەنگی خۆی باش نەبوو سەقەت بۆ دەنگی یا شعرەکەی باش نەبووە لەمانە تەماشاکەی شتی لێ دەرهێنە کە ناشێ ئەمە بڵاوێتەوە قەی ناکرد جاری وایە مناقەشەمان لەگەڵاوی ئەمە تەلەڤیزیۆنەکەمان حیزبی ئەوەی کە بەلای حیزبەوە بێ ئێمە ئەوە ڕازەیەوتم باشە قەی ناکە تۆ گۆرانی عێلاقی نیە بە حیزبەوە بارانە عێلاقی چێ بە حیزبەوە یا مەسەلا فڵان گۆرانی عێلاقی چێ بە حیزبەوە مە چێتە هەموو ماڵێک جا بە کوردی بچێتە ئەو ماڵە باشترە یاخۆ بە شێوەیەکی سەقەت و شێوەیەکی ڕێدابردنیشر تەبان ئەو مدیری تەلەڤیزیۆنی ئەو کاتە کە عەباس و کە عەباسی ڤیدیۆ بوو وتی وەڵی ئێمە ئەگەر ئاوا بێڵن ئیشکەین یا حتا کۆنەکانیشمان کە تەجیکۆ هەمووی تەصفیەکەوی بە کەڵکی نەشێ بۆ بڵاوکردنەوە بڵاوی ناکەینەوە چونکە ئێمە ئەمانە سەقافەتێکی کوردی بڵاوکەین نەک سەقافەتێکی شێوا و کاریگەریشی هەبێت تەبان لەبەرەوە ئەوە نانهێشت مەسە تەماشاکە یەک کاغەزی ئاوەنە بۆ هات بۆ لیژنەکە کابراایکی مەسئولی گەورە فڵان کەسم نردووە ئەمە پێشمەرگەی خۆمان بووە ئەمە ئازایە ئەو ئازایە بەشم ئەم گۆرانی بۆ تەجیلکە نێ ئەوت نەخ یارمەتی بە یەکسە تەجیلیکە ینی ئەمرێ پێەکە وتمان کاکەمە ئیشی ئەمە نییە هاچی ئەمرەمان پێوکە کەوا بێ ئەمە ئیشمان چێ لێرە چیەکەین ئێمە مامۆستا گیانەوە ئێوە کۆمەڵێک کار و چالاکیتان هەبووە بەتایبەتجی نابێت من حەزەکەم باسی ئەوانە بکەی کە لە قوتابخانەکانە چالاکیەکانتان بووە لە شوێنەکان ئەوانەی مۆزیکتان وتوێتەوە و ئێستاش کە بەردەوامی ئەوانە حەزەکەم باسییان بکەیت ئێمە کە لە پەیمانگای مامۆستایانە خانەی مامۆستایان کە دەرچین بووینمە مامۆستا بەڵام ئێمە ئەو پسپۆرەیەمان وەرگرت کە مۆسیقا بڵێنەوە مۆسیقا و سرود تەمان زۆری ئێمە چالاکیەکانمان لە قوتابخانەکانە بوو ینی مەهرەجاناتی قوتابخانەکان وەرەجاناتی بڵێن فیستیڤاڵی تەربیە فیستیڤاڵی تەربی بڵێن شارە مەکتەبەکانە بڵێن ڕەوزەکانە باخچەی مناڵانە هەموو لە هەموو بوارێکە ئێمە کارمان کردو لەحنی مناڵانمان داناوە لەحنی گەورەمان داناوە دەورەمان هەموو ساڵێت دەورەمان کرد خولمان کردێتەوە بۆ تەلەبە بۆ کچان بۆ کوڕان جاری وە بۆ 200-300 تەلەبە زیاتری لێ بووە دەورەکان بەڵێ بە لە کاتی پشوی هەمووشی بە خۆڕایی نەک بە پارە هەمی بە لە ئەمەمان کردووە لەو قوتابیانە کەوا بەهرەدار بوون کە
قابلێتیان هەبووە کۆمان کردوونەتەوە تیپمان بۆ دروست کردوون هەر لەو تیپانەش مەسەلە مامۆستا سەلاح تیپێکی دروست کرد تیپی نەشاط تیپی چالاکی بە ناوی تیپی پیرەمێردەوە مامۆستا عوسمان تیپێکی دروست کرد هەر برعین تەلەبی کە لە نەشاط خۆی پەروەردەی کردم لە مەکتەبەکەی خۆی بە تایبەتی ئەمە ناوی نانەورۆز کاک نامداریش عینەشت ناوی نابێ خۆت ئێمە لە ناو چالاکی قوتابخانەکانیش تیپی عدادیمان هەبوو یعنی ئامادەیەکان و تیپی کچانمان هەبوو هەمووی کچ بوو لە معدادی کچان و تیپی تێکەڵیشمان هەبوو مناڵ و گەورە بەیەکەوە و لەم ئەخیرەشە تیپی هینمان هەبوو دیلانمان هەبوو کە تیپێکی زۆر بەهێز و باش بوو ینی شانبەشانی تیپە پێشکەوتوەکان ئەڕۆی شیشمان بۆ کردوون ینی جاری وابە تێکەڵمانەکردن لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی عەزفیان کرد بەڵێ ئێستاش لە ئازال ئەو ئەندامی تیپە کە ئێستا تیپەکە نەماوە بەڵام قسمێکی زۆری لە تیپی مۆسیقای سلێمانی کارەکە قسمێکی لە کۆمەڵ کارەکە بازێکی لە تیپی تر کارەکە ئێستاش ینی بڵێن ساحبی ئەوەن کەوە شت بکەن ینی هونەر لە شاری سلێمانی خەریکی گەشەکردنەوە بەرەو پێشکەوتن زیاترە ڕۆ بەڵێ جایسە مامۆستا بە یادی ئەو هونەرمەندانەوە بە یادی ئەو کاتانەوە کە هەمیشە بەردەوام خەریکی چالاکی بوون و هەستی کوردایەتیتان لە نێو تیپی موسیقای سلێمانیە بڵاوە کردەوە گۆرانی بێژدان پەروەرداکرد و مۆزیژندان پەروەرداکرد مەگوێمان لە پارچە مۆزیکێک بێ بۆ بینەرانی بەڕێز و دوای بینەوە خزمەتت بۆ درێژە بەرنامەکە دەستەکەت خۆش بێت مامۆستاییان ئەمە هەچ مۆسیقایەک بژەنیت پێشەکی ئەبێ بزانیت چی ئەژەنیت و نەختێ بڵێن پرۆڤەیەکی تیا بکەیت کە چی لێ هەیت ئێستا بۆ نمونە ئێمە گۆرانیمان زۆر لەبەرە بەڵام کەیتە سەر عەزفکردن ئەبێ بزانیت چی عەزفەکەی لێ چی ئەژەنیت مامۆستا کە باسی تیپی مۆسیقای سلێمانیمان کرد و باسی و چالاکیانە تا ڕادەیەک بەڵام پێش ئێوە تیپی مۆسیقای مەولەوی هەبوو و کۆمەڵێک لەو هونەرمەندانە هەبوون حەزەکەم باسێک لەو تیپە مۆسیقایە بکەیت چون ڕاستی ئەوانش پێش ئێوە خزمەتێکی باشیان بۆ مۆسیقای کوردی کرد و ڕێگەیان خۆش کرد بۆ ئێوە فەرموو خۆی تیپی مۆسیقای مەولەوی ساڵی 1952 دامەزرا ئەندامەکانیش یەکێک لەوانە مامۆستا قاردیلان بوو قاردیلان ئینسانێکی زۆر بەناوبانگە مامۆستا ولیەم یۆحەنا ئەوی شەر عینەشت ئەنجا دوایەوە نەجاتی عەبدە شمشاڵی لێیە حاتم ئەویش تەپڵی لێ حاتم سەید تەپڵی لێە بازت سعید بازت ڕەشید عودی لێیە ئیتر ئەمانە بوون بە
هاوێنێک بۆ مۆسیقا لە سلێمانیە کە ئەو کاتە مۆسیقا شتێکی زۆر عیب و زۆر شتێکی بڵێن خەڵک بە شانازی و باسی مۆسیقای ناکرد. ئەمانە بوون بە دەست پێشکەریەک بۆ ئەو هینە پشکێنن ئەو ڕەوتە پشێنن کەوا هەیە ئەو شتە کۆنەکەەوە بڵێ ینی خەڵک مۆسیقای بە شتێکی ئای بەزانی. ئیتر نازانم ئایبیان لە شۆ وەرگرتووە دیارە لە بەغاوە کە شتیانە کردم هونەرمەندانە ئیتر ئافرەت بووە پیاوە بۆ شتی کتر بەکاری هێنا ئافرەتێک گۆرانی ئەوت بۆی بەکارێنەکە شتی تر بکە کابرای مەسەلەکە مۆسیقای لێ معلوم بوو کابرا فلان کابرا فلان ئینسانە ئەمە خوڕەوشتی ئەوەیە خەریکی مۆسیقای معنای مۆسیقا شتێکی باش نییە. بەڵام ئێمە لە سلێمانیە واتم لە مۆزوعەکەش چوومە دەرەوە بەڵام لە سلێمانی ئێمە کە زانیان مامۆستا خەریکی مۆسیقایە مهندسە خەریکی مۆسیقایە دکتۆرە خەریکی مۆسیقایە مەحامیە خەریکی مۆسیقا ئیتر نەزریان گۆڕا بەڵێ یعنی نەزریان گۆڕا ئەو نەزریان نەماکە بڵێن مۆسیقا بۆ شتی خراپیش بەکارێنن بالفعل لە بەغا مەسەر بەکارێنە بۆ ڕاقسێ هەڵەپەڕی لەبەر ئافرەتێک هەڵەپەڕی لەبەر دەمیانە ئەمانە ئەمانگی تایبەتی خۆش بڵێ ئەوە عینی خوانە ئیتر خەڵکەکە نەزری گۆڕا معقول نییە مەحامەیەک خەریکی مۆسیقا بێ بڵێ مۆسیقا بێت دکتۆرێ خەریکی مۆسیقا بیانی ئەو شەهادەی وەرگرتووە دکتۆری ئەزانێ مهندسی ئەزانێ و مامۆستایە و خەڵک پەروەردە ئەکە وردە وردە نەزری گۆڕا. ئێستا سلێمانی بەڕێی من لە هەموو شارەکانی عێراق پێشکەوتوترە لە ناسینی مۆسیقا لە تعریفی مۆسیقا بۆ خەڵک جاران ئەیان و مۆسیقا عیب ئەڵێن ئێستا خۆی کوڕەکەی کچەکەیێنێ ئەڵێ فێری مۆسیقا بێ بۆی کەوە خوڕەوشتی بەرز بێ چکە ئەو مجتەماعی ئەو کۆمەڵگایی کە مۆسیقای تیا پەروەردە کرابێت و پێشکەوت بێ معنایەوەیە ئەو کۆمەڵگایە پێشکەوتوە. ئەڵێ هینێکە عالمێکە ئەڵێ ئەگەر بزانی ئەو کۆمەڵگایە چەند پێشکەوتووە بڕۆ سەیری مۆسیقاکەی بکە ئەنج ئەزانی ئەگەر مۆسیقاکەی پێشکەوتی بێ معنای ئەو کۆمەلگای پێشکەوتو ئەگەر پێشکەوتو نەبێ معنایە ماوێت هێشتا لە هێنە جا باسی تیپی مۆسیقای مەولەوی کرد مۆسیقای مەولەوی تەمان لە 52 دامەزرا هەتا دەوری 61-62 بەردەوام بوو بەڵام دوایی ئیتر هەرێکە چوو بەلای ئیشی خۆیان چوو بۆ خارج و وازی لەمانە هێنا ئیتر نەمانەوە بەڵام ئەمە بوو بە چاوگەیەک بۆ مۆسیقای کوردی بەڕاستی وەشتی زۆر چاکیشیان کرد مەسەر لافاوێک بوو لە سلەیمانی یەگا هەنگیان کرد بەس بۆ تەنها بۆ پارە کۆکردنەوە بۆ لێقەوماوانی لافاوەکە بەڵێ ئاهەنگیشکیان کرد بۆ لێقەوماوانی بوومەلەرزەی پێنجوێن بۆ لە کۆیە کردوانە لە پێنجم کردوانە لە سلێمانی کردوانە لە هەولێر کردوان بۆ یارمەتی کۆکردنەوەی بۆ کۆمەکردنی بۆ ئاوارەکانی بڵێن بوومەلەرزەکەی پێنجوێن بۆ ئاوارەکانی بڵێن ئاوارە بڵێ لێ قەوماوانی لافاوەکەی کە چەند کەس خنکا لەو لافاوە وشتی چاشیان کردبوو و قادیلان بڵێن وەکو سەرپەرشتێکی تیپەکە ینی هونەرمەندێکی بەتوانا بوو کامانچێکی زۆر چاشی لێەیە و کلارنێتێکی زۆر چاشی لێە و لەگەڵ سێوە و لەگەڵ تارتۆفیق و لەگەڵ شەماڵ سایب و لەگەڵ عومەر ڕەزا و لەگەڵ حەمە ساڵە دیلان و لەگەڵ ڕەشۆڵ و ئەمانە گۆرانی حەسەن زیرە بڵێ ئەمانە هەموو یعنی ئەو کاتێ کێ مطریب بووە لە کوردستانە گۆرانیان لەگەڵا هین کرد و بەشداریان کردە لەگەڵیان و قاردیلانیش خۆشی هەر لە ئیزاعی کوردی بەغا مۆسیقای لێ ئێستا و گۆرانەکانی سێوە کەمکە لێ تەجیل کراوە لە بەغا ئەو مۆسیقای بۆی لێەوە کلارنێتەکە ئەو بۆی لێەوە کەمانچەکە ئەو بۆی لێەوە لەبەرەوە ئەو ینی ئەبێ ئینسان بە تەقدیرێکەوە سەیری تیپی مۆسیقای مەولەوی بکە و هەر لە خۆشەویستی ئەو تیپەشەوە تیپێکی کە دروست بوو بە ناوی تیپی مۆسیقای مەولەوی کە ئێستا هەیە لە سلێمانی لە ساڵی 1970 دروست بوو ئێستا ینی بڵێن بەردەوامیەک هەیە لە بەستنەوەی ئەو دوو تیپە بەیەکەوە بەڵام ئەو تیپی مەولەوی کۆن ینی بوو بە تەسیرێکی زۆری هەبوو بۆ سەر فەنانین ینی بۆ سەر فەنانی ڕۆژ لە ڕۆژان مەسا تیپی مۆسیقای مەولەوی کەی منیش وام لێ بێ وەکو ئەوان مۆسیقا لێم یاخۆ لەحنێک دانێم یاخۆ شتێ بکەین لەبەرەوە ئەوە بوو بە
شتێکی ئەساسی بۆ مۆسیقی بە تایبەتی سلێمانی مامۆستاوەلیەم یوحەنا کە لەو تیپە بوو بڵێ و کاریگەری زۆری هەبوو مامۆستاش بووە بڵێ حەزەکەم بە کورتیش بێ باسێک لە کەسایەتی و کاراکتەری مامۆستاوەلیەم یوحەنا بکەیت چون بەڕاستی ئەو هەموو خزمەتەی کردو بەڵام زۆر کەم باسییان کردووە وڵی تر ئەوان باسیکەن نازانم باسییان کردویانە بەڵام مەفروزە باسیکەن پێویستە باسیکەن چ ئەو کابراە هونەرمەندێکی لە خۆ بردوو بووە هونەرمەندێک بووە مەسلحاتی خۆی بە هیچ نەوەێنەویستووە لەگەڵ بناڵێکی ئاوە نەدانیش و مۆسیقای لایەکە ئەو مناڵە خۆشی بڵێن فێری کردووە و لە تیپی مۆسیقای سلێمانی پێمان بووتە بۆ هەچ ئالەتێک لێ ئەیە بەبێ ئەوەی بڵێ نەیان ئەما قسە دوای دواوە مۆسیقای لێ نەیە و بام پێ پێشەوە هەیە ئێستا گەنجی ئێستا ئەڵێن لە پێشەوە نەبوو مۆسیقا لێ نایە مەسەلا ئەو شتانەی نەبوو و دەورێکی چاکیشی هەبوو لە پێگانی مۆسیقا لە سلێمانی نەک مۆسیقا لە سلێمانی بەس لە هەموو کوردستانە ینی کوردستان تەسیرێکی هەبوو مەسا من بڵێن کە قوتابی ئەو بیستا بچمە شوێنێکی کە هەر تاسیری ئەوە لەسەرمەکە ینی ئەمە ئینکار ناکرێ مامۆستاولیەم لە ئەسڵا خۆی ئێرانیە لە منطقەی ڕەزایە بووە لەوێ دوایی عفو لە تورکیا لەوان بوو لە منطقەی وان لەوێ کە دەرکراون چوونەتە ئێران لە ئێرانەوە هاتۆ بۆ عێراق لە عێراقا چۆ بۆ باعقوبە لە باعقوبەوە هاتوتەوە بۆ سلێمانی بۆ مووسڵ هاتوتەوە بۆ سلێمانی بەڵێ ئاوا بووە ئیتر باوکی دایکی لە ساڵی 900 خۆی موالیدی 1934 کاگولێم لە 1932 شتی وابێ ئەو باوشی بڵێن دایکی هێنێت یەنە سلێمانی لە سلێمانی لە دایکە بێت لە منطقەی سامونکەران لەوێ ساڵی 1934 بەڵێ باشی ئاوارە بەس دایکی خەڵکی مووسڵە کە چن بۆ مسلم مووسڵ دایکی هێنێ کە دایکی هێنێ تەمە باوشی و نەنکیشی هەر لێرە بووە لەگەڵێ ئەنجا باوشی کاگولێم نەختێ شمشاڵی شمشاڵی ئێژەنی وەکو بڵێن فتری ینی وەکو نەکبوو لەسەر شتێکی خۆشەویستی بۆ ئارەزوی خۆی ئەم تەمەنی تر لەوە زەوقی پیا کرد کە مۆسیقا ئەو بۆ ساڵی 1952 ئەچێ بۆ بەغا چێتە پەیمانگای هونەرە جوانەکان لە ساڵی 55 دەرەچێت لە ساحر لە ساڵی 55 تیپی مۆسیقای مەولەوی دروستەکەن تیپی مۆسیقای مەولەوی ساڵی 55 دروستەکەی تر 6 ساڵ ئەمێنێتەوە 52 ئەچێ بۆ مەحەد لە 55 تیپی مۆسیقای مەولەوی دروستەکەن ئازان پێشەوتم 55 جوانە بوو 52 مودا خۆی 55 تیپی مە بەس 52 ئەچێ بۆ مەحەدی فەنی بەغا لەوێ فەرعی عود تەواوەکە و شارەزایشی هەیە لە کەمان و شارەزای هەیە لە بەعزی ئالەتی هەوایی هەیەکێ لەوانە سەکسەفۆنە ترامپێتە ئەمانە ئەتوانێت بژەنیان بەڵێ ئەو پیانۆی ئێژەنی قانونی ئێژەنی مامۆستا هەزار جەریادی بەخێر لەبەرەوە بەرنامەکە تۆزێک ماوەمان کەم ماوە باسێک لە هونەرمەندانی تر بکەین هونەرمەندانی گەورە مامۆستا عەلی مەردانوانە لەگەڵەوانە چۆن پەیوەندیت هەبوو چونکەوە تیپێک بوون ناچار بوون لەگەڵ هەموو هونەرمەندێک دادنیشن بە تایبەتە و کەڵە هونەرمەندانە بەڵێ ئێمە کاتی چین بۆ بەغا لە ساڵی 1969 لە ساڵی 1970 ئیتر هەندێک هونەرمەندە هاتن لەوێ کە گۆرانیانەوە لەگەڵ بەشداریانە کرد لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی لەوانە مامۆستا عەلی مەردان بوو مامۆستا تایەر تۆفیق بوو حسێن عەلی بوو خالێد لێر بوو باکووری بوو ئەجا لێرەش لە سلێمانی شەماڵ سایب ئەویش لەحنی بۆ کردوین بۆ تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ جامیعەی سلێمانی شەکە لێرە ئەو مامۆستای جامیعە بوو لێرە لەحنی کرد بۆ ئەسعەد قەراخی برای کاگەنوەر قەراخی لەوێ سرودی جامیعەی کە سرودی زانکۆی کرد لەوێ هەر بۆمان تەجیکی لە سۆدیۆکەی جامیعە لەگەڵ ئەوی شاگۆرانیمان و تۆ تر مۆتریب نەماوە لەگەڵ حەسەن زیرەکە باسێک لە حەسەن زیرەک کە
ئێوە گۆرانی چەند گۆرانیتان لە سلێمانی بۆیە تەجیل کرد حەزەکەم باسی ئەو مێژووە بە کورتی بکەیت ئەو مێژووە گەڕێتەوە بۆ کەی چه ساڵێکە ئەو ساڵی تەجیل کرد ساڵی 1970 بڵێ 21 و 22 ئێمە بەشداریمان کرد لەگەڵ لە ماڵی کابرا ناوی هێن بوو ئەمین دەڕابەچی ساڵی چەند 1970 بڵێ مانگی 2 مانگی 2 22 21 و 22 67 مانگی 2 ئیتر لەوێ زۆرمان یەکەم جار بوو کە ئەو یەبینی لەوێ ئەوکو بڵێن شتێکی هین بوو ینی بڵێن شتێکی سیر بوو ینی کە لەگەڵ مامۆسایەکی وەکو بڵێن گۆرانی بێژێکی بەتوانات و گۆرانی بڵیت و لەگەڵ یا دانیشت و مۆسیقا لێبێ ینی شتێکی کەم نەبوو ئەو کاتە ئیتر لەوێ زانی تەبیعەتی حەسەن زیرەکمان زانی چۆنە چۆن نییە چۆن گۆرانێت و گۆرانی ئەو تو زۆریشی ئەخواردەوە لەگەڵ بە تایبەتی شەراب ینی لەوێ دوو سوراحی ئەوە نەزلی هەر شەراب خواردەوە ینی ئیتر نازانمە تەبیعەتی هونەرمەندی ئەو کاتە وا بوو نازانم ینی گۆرانی بێش بەڵام ئینسانێکی بەڕاستی ینی زیرەک بوو بەڕاستی زیرەک بوو گۆرانی مەسەلە عەرەبیە هێنایی کرد بە کوردی تۆ دەزانی کوردیە 100 کوردیە گۆرانی ئەرمەنی هێنایی کرد بە کوردی 100 دەزانی کوردیە گۆرانی تورکی هێنایی کرد بە کوردی وە دەزانی 100 کوردیە نە ئەم قوڕگەی کە کەشتی پێ ئەوت کوردیانە هاتە دەرەوە یان نەگەیانی بڵێ بە شێوەیەکەوە ئێستا مەسەلا عەرەبێک کە کوردی فێرە بێ زانی عەرەبەیە بە قسەکە نەیازانی بەس ئەو هەموو گۆرانەکانی ئەو قەومانەیە هێنا جلی کوردی لەبەرەکردەوە زانی کوردی تەواو ینی ئێمە زۆر مۆجبین بۆ ئەو گۆرانیشمان لەگەڵا تەجیل کردووە تەجیلاتەکانی ئەو کاتە ئەوە نەبوو کە وەکو ئێستا بڵێن متەتەوەر بێت و پێشکەوتوو بێت و ئەمانە لە ماڵێک ئەو تەجیلێکی گرۆندیچیاندانا بوو شتەکانیان تەجیلەکە ئەو ساهروا بوو زۆری مطریبە گەورەکانی ئێمە بوو گۆرانی بێژە گەورەکانی ئەمە لەو ماڵانە دەرەکەوتن بەڵام یەک گۆرانیتان بۆی لێدا باسی ئەو گۆرانیە بکەیت کە ئەرمەنی گۆرانی مۆسیقاکی ئەرمەنی بوو ئێمە لەبەرمان بوو وەختی خۆی لێمانە هەر بۆ لە کاتی پشوانە کە پشۆین و مەسەر نانێگە خۆن یا شتێگە خۆن ئێمە لەو کاتە ئەم هەر 4-5مان ئەومان لێە ئەو چێمان لەگەڵا بوو من بوو کاک گەنوەر بوو کاک خالید سەرکار بوو کاک شەوکە ڕەشید بوو براکەی سەڵاح ڕەشید بوو ئەمانە تقریبەن نەکان بووین ئیتر یەک دوانێکی تیا بوو تەپڵ و هینیان لێن بەڕاستی نەمەناسین شوێن ئەمە شتێکە ینی بەهرەیەکە لە ئینسانە هەبێت تۆ شتێک بێنی تو بیکەی بەهی خۆت ئێساش کە گوێم لە بازێ گۆرانی ئەرمەنی ئەبێت تەماشاکەم حەسەن زیرەک وەختی خۆی کردوێتی بە کوردی مەسەلێکی لەوانە لۆرکێ زۆر گۆرانی هەیە جا تۆ لە حەزی ئەوەش کە ئێستاش حەسەن زیرەک مەسەر ئەگەر کە گۆرانی ئەوت هیچ بەسە گۆرانێکی معەنێوت جارێکی بیوتە بە عینە کەلیمات نێوتەوە بە عینە شعر نێوتەوە نەزانین ناوەکەی ئەو شەوەتان بۆی ژەن و ئەو گۆرانی ئەو یەکسەر چونکە هینە خۆشی شاعر بوو بڵێن شاعر بوو یەکسەر کەلیماتی بۆ دۆزیە کەلیماتەکانی لەبەر چاوە بوو یەکسەر ئەو بۆ ئەو لەحنە ئەو کەلیماتانە پڕ بە پێستی خۆیەتی کە دوایەوە ئێمە کە لێمانە ئەوە گوێیەشی کرد و وتی ئادی جارێککەی لێنەوە ئێمەش لەمانەوە ئەتیادی بوو وتی ئەم جارە لێن ئەم جارە لیانەوە کردی بۆ گۆرانی تر نەوەستە هاتا ئەخیر وتی ئەوە بەردەوام بن ئەمە جاری وا هەیە تۆ گۆرانیە کە تەماش هەفتەیەک پرۆڤی تیاکەی لە بە نۆتەکە نەبێ ناتوانانی لەبەریکەی بازە شتێ ناتە هینی ئیزاکردی ئینسانەوە بەس ئەو یەکسەر کردی بۆ گۆرانی ئێستا زۆر خەڵکێک گوێ لە گۆرانی ئەبێت ئەڵێ ئەمە فۆلکلۆری کوردیە نازانێ ئەمە ئەرمەنیە مەسەلە زۆر سپاس مامۆستاییان شتێکی تایبەتی هەیە من باسم نەکردی بۆ خۆت باسی بکەی چون کۆتایی بەرنامەکەیە فەرموو وەڵام من هیچم نییە بەس ئەوەیە هونەرمەندی ئێستا مۆسیقی بە تایبەتی ئەبێ نەختی ڕۆشنبیر بێت هەتا مۆسیقی تا هونەرمەند ڕۆشنبیر بێ شتی باشتری بۆیێت شتی باشترەکە بەڵام ئەوەی کە دیارە
هەندێک هەست بەس خەریکی مۆسیقاکەن بەبێ ئەوەی بچنە فروعەکانی بچنە لقەکانیەوە مەسەلە کە تۆ مۆسیقی بیت ئەبێ معلوماتی مۆسیقی ئەبێ ڕۆشنبیری مۆسیقی بیت ئەبێ ڕۆشنبیری ئەوە بیکەوا تۆ چۆن کارەکەی بەیانی کە ئیشەکە کرد ئەبێ ڕۆشنبیر بیانی تۆ ئەگەر کاتبێک ینی بە نووسەرێک ئەگەر شت نەخوێنێتەوە ناتوانێت شت بنووسێ ئەبێ ئەفکاری لابێ ئەبێ خەیاڵاتی لابێ ئەبێ شتی لابێ ئەمە مۆسیقاش تەسەوراتە تەسەوری تۆ شعرێکی بۆێن تەسەوراتی تۆ بۆی ئەچێ ئەگەر تۆ معلوماتی نەبێ مستەقاب نەبی ڕۆشنبیری نەبی لەو شتا ئەوە نانی بەداخەوە بازێ لە مۆسیقیمان هەیە گوێناتە ڕۆشنبیریەکەی تەنها بەس مەسە هەر عەزفەکە ئیتر کە شتێکیشی لێ پرسی لەبارەی هەتا لەبارەی مۆسیقاکە تەماشاکەی ئەو معلوماتە ئەو زانیاریە لەسەری زۆر سپاس مامۆستاگیان بەرنامەکەمانە ئەوەیەتەوە کۆمەڵێک ئاوازت داناوە بۆ هونەرمەندان کە هونەرمەندان و توانێتەوە هیوادارم هەر سەرکەوتوبی هەر بەردەوام بی لە کاری مۆزیک و لە کاری پەروەردەکردنی مۆزیک ژەنان و گۆرانی بێژانی وڵاتەکەم بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ مامۆستا فرانسیس داوەت تا هونەرمەندێکی تر و دیدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن بە پەنجە ڕەنگینەکەی مامۆستا دینە کۆتایی بەرنامەکە ماڵاوە و کاتێکی شاد زۆر سپاس مامۆستا خێر ياري رضا شيريني يا ربي من زوتر بمر ممان يا ربي مرجينا بيني شخو مزادرا جود ممشي ويني هنارا بين الله بلا جولارا عوري لا من بردوا بيبلن بوشي بزارا لا إله إلا إله كمي قدر بقالي جان 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 ندي وقاد شالي بشنو بالايكا مغزي بدني جارا لسر بالاي جوان جنبا بمدن لا سدارا شرط تاكون امكوشن تصال جرين لو يارا شو رشد الغمي بقرانا لا 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 سنشخنا زنيني جان 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 بمر مرجين بيني
شويك بردي ألملوي كلاقة خالد الروح برجنقل ما سيدو سرين يق لزقار ملشو نمع نبكر للو ما نبوي أورن تبربو قريد يبو سيك الروي ولدستم درسو لا إله إلا إله غم قارنا زني جان 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 شنوان بن شيرين